سەبارەت بە ساڵیادی دامەزراندنی پارتی دیموکراتی کوردستان و تێپەڕبوونی 77 ساڵ بەسەر دامەزراندنی ئەو حزبەدا بەڕێز هیوا ئەحمەد مستەفا هەنداوی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان لە هەولێرەوە لەگەڵماندا. بەڕێز هیوا ئەحمەد مستەفا سڵاوتان دەبێ و کاتتان باش. سەبارەت بە ساڵیادی دامەزراندنی پارتی دیموکراتی کوردستان، پارتی بۆ هەر لە سەرەتای دامەزراندنیەوە تا ئەم ساتە و پلان و استراتیژیشی بۆ داهاتوو ئەوەیە کە پارتی ئەرکە قورسەکان بێت و بە برسیارەتە گەورەکان بخاتە ئەستۆی خۆی. ئەمە بۆ ئەکات. بەڵێ بەڕێز هیوا ئەحمەد مستەفا گەرگوێت لە دەنگم بێت پرسیاری ئەوم کرد کە پارتی دیموکراتی کوردستان ئامانج لە دامەزراندنەکەی و بوونی حزبێکی لەو شێوەیە لە کوردستاندا هەڵگرتنی ئەرک و بەرپرسیارەتە قورسەکان بۆ پلان و استراتیژی پارتیش بۆ داهاتوو هەر ئەمەیە. پارتی بۆ ئەمە ئاکات. پارتی جارە پێش هەموو شتێک لەدایکبوونی جەنابی سەرۆک بارزانی پیرۆز بێ و ساڕۆژی دامەزراندنی پارتی دیموکراتی کوردستان لە جەنابی سەرۆک و مەکتەبی سیاسی و سەرکرداتی و ئەندامانی حزب و بنەماڵەی سەربەرزی شەهیدان لە سەروی هەمومانەوە پیرۆز بێت و لە ئێوەی بەڕێز و خۆشەویستیش. پارتی لە هەلومەرجێکدا دروست بووە کە هەلومەرجێکی زۆر سەخت ئاڵۆز لە دوای جەنگی جیهانی دووەم کە هاوسەنگەکان لە تێکڕای جیهاندا زۆر گۆڕا بوون و بارودۆخی هەرێمی کوردستان، بارودۆخی عێراق لەو پەڕی ئاڵۆزیدا بوو. گەلی کوردستان لە ژیانێکی سەختی کولەمەرجیدا بوو و لە ڕووی ژێرخانی ئابووری وڵاتێکی ئاڵۆز و پڕلای چێشمە و وڵات هەمووی لە وەزێکی خراپدا بوو و لە هەمان کاتیشدا لە ڕووی فەرهەنگیشەوە خەڵک بەشی زۆری نەخوێندەوار بوو و ڕێژەی ئاستی ڕۆشنبیری خەڵک کەم بوو. پارتی وەکو هێزێکی مێژوو کرد کە مێژوو دروستی کرد و هاتە مەیدان و جەنابی بارزانی کە لە کۆماری کوردستان ئەو کاتە لە خەبات و تێکۆشاندا بوو وەکو بڕوای خۆی بڕوای ڕێبازی بارزانی بە خەباتی ئازادی خوازانەی گەلی کوردستان ئەو کاتە لەوێ بڕیاریدا کە بۆ پارچەی کوردستان لە هەرێمی ئێستای عێراقدا بۆ ئەو کات بۆ کوردستان پارتی دیموکراتی کوردستان دامەزرا و لەو کاتەوە تا ئێستا پارتی بوو بە حزبێکی گەورە و بڕوا پێکرا و حساب بۆ کرا و لەسەر ئاستی عێراق و وڵاتانی ناوچەکەش. پارتی زۆر وێزگەی جۆرا و جۆری لە خەبات و تێکۆشانی خۆی بینیوە چوار دوای دامەزراندنیشی کۆمار تێکچوو سەرۆک بارزانی مەبەستم لە جەنەرال بارزانی بەخۆی و 500 کەس زیاتر لە 500 کەس لەوانەی کە لەگەڵیدا بوون ڕۆیشتن هەرسێ بەشارکردن لەگەڵ هەرسێ دەوڵەتی ناوچەکە هەتا گەیشتە ڕووباری ئاراز و پەڕێ و ڕۆیشتن بۆ یەکێتی سۆڤێتی ئەو کات کە ئێستا پێی دەوترە رووسیا. زیاتر لە 11 ساڵمانەوە پاشان هاتنەوە دوای ئەوەی کە عەبدولکەریم قاسم حکوومەتی پاشایەتی ڕووخان پارتی هاتەوە و مۆڵەتی وەرگرت و خەباتی کرد. لە 61 عەبدولکەریم قاسم لە بەڵێنەکانی پاشگەز بۆ دیسان پارتی شانیدا بەر و ماوەی 14 ساڵ خەباتێکی زۆر سەخت و بێوێرانە گەورەترین شۆڕشی چەکدارانەی لە عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەڵگیرسان. پارتی حزبێکی حزبی ڕۆژە سەختەکانە و هیوای گەلی کوردستانە هەتا پارتی بەهێز بێ تاکی کورد هەز بە بوونی ئیرادەی خۆی بەهێزەوە دەکا. هەر بۆیشە ئەم حیزبە ڕەگ و ڕیشەی چۆتە ناو قوڵایی خەڵکی کوردستان و بۆتە ئەو حیزبەی کە جەنابەت ناودنە حیزبی ئەرکە قورسەکان. بەڵێ بەڕێز هیوا ئەحمەد، پارتی چۆن توانی پارتێک نەبێت تەنها لە دەڤەر و ناوچەیەکدا ببێتە بزوتنەوەیەکی جەماوەری لە سەرتاسەری کوردستان و ئێستاش عێراق؟
بە هەڵوێستەکانی خۆی بە بڕوابوون بە ڕێبازی بارزانی کە ڕێبازی بارزانی زۆر قوڵە و من لە ڕووی فکری و زیاتر ماجیبی ڕێبازەکەم و خەڵکی کوردستانیش بەشی زۆری ئەمە دەزانێت کە ڕێبازی بارزانی دامەزرێنەری ئەم حیزبەیە کە پارتی دیموکراتی کوردستانە پارتیش لەوە سەرچاوی گرتووە و لە هەموو کاتەکاندا هەڵوێستی هەبووە و خۆی بە خاوەنی قەزیە زانیوە بەهێزبوونی پارتی ومانەوەی پارتیە تا ئێستا و ڕۆژ بە ڕۆژکە بە قووەت دەبێت بابەتەکە ئەوەیە کە خۆی بە خاوەنی قەزەی کوردی دەزانێت ئەگەر لە ناو چوارچەوەی قەزەی کوردیدا پارتی دیموکراتی کوردستانی لا بدەیت کە منەوانەی خۆیان بەوە دەزانن کە شان بەشانی پارتی بێ میان با بڵێن شانی خۆیان لە شانی پارتی بدەن بۆ داکۆچیکردن لە مافەکانی گەلی کوردستان و لە دۆزی ڕەوای گەلی کورد بۆیە لە هەموو مەحەطات و هەموو وێزگەکانی کە بە عراقدا هات تێپەڕیوە کە لە هەرێمی کوردستان تێپەڕیوە لە چواردە وەرمان تێپەڕیوە پارتی حزبێک بۆ هەڵوێستی هەبووە و ئەمەش بۆ ئەوە دەگەڕێتەوە کە خۆتان دەزان عراق وڵاتێکی ئالۆزە نەکرد عراق هەر وڵاتێک ئەوەندە قومیاتی تێدا بێ ئەوەندە مەزاهبی تێدا بێ ئەوەندە پێکاتەی جیاجای تێدا بێ ئالۆز دەبێت جگە لەوەش معادلەکان هاوسەنجەکان ڕاگررتنیان قورسە پارتی وەک ئەوەی کە ئەزمونێکی زۆری هەبووە کە هەمومان بڕوامان بە هێزی تازە هەیە بە خەباتی تازە هەیە بە خوێنی تازە هەیە بەڵام ئەزمون حاشایی لە ناکرێت کە ئەزمون یەکێکە یان تەجروبە یەکێکە لە هەرستونە بەهێزەکانی کە چه حزب ڕدەگرێت چه وڵات ڕدەگرێت چ دامەزراوەیەکی ڕدەگرێت پارتی ئەزمونێکی هەبووە لە ئیدارەدانی وڵات و لە هەمان کاتیشدا لە سیاستکردن لە ناوچەکەدا لەگەڵ خودی ناوخۆی عراق لەگەڵ خودی ناوخۆی هەرێمی کوردستان و لەگەڵ وڵاتانی دەوروبەر کە بەداخەو جاربەجاریش پارتی تووشی ئەرکی زۆر قرس بۆتەوە ڕوبەڕووی تەحەدیاتی گەورە بۆتەوە چکە هەموو ئەو وڵاتانەی دەوروبەرمان گەلێک بەسەریدادا بەشکراوە کە ناوی گەلی کووردە یان خاکی کوردستانە پارتی خەباتی بۆ ئەم پارچەیە کردو پارچە هەرێمی کوردستان بەڵام لە هەمان کاتیشدا نەیشاردوتەوە کە بڕوای بە خەباتی گەلی کورد هەیە بە شێوی دیموکراسیانە بە مافەکانی گەلی کورد لە هەر چوار پارچەی کوردستان بە مافەکانی خۆیان بگەن لە ڕێگەی دەوڵەتەکانی خۆیانەوە کە خەباتی دیموکراتی مەدەنی بکەن و ئێستاش پێمان وایە کە پارتی لە هەرێمی کوردستانیان لە عراقدا لەسەر مافەکانی خۆی سوورە لە ڕێگەی دەستوری عراقی بۆ ئەوەی کە بتوانین هەموو ئەو بەرکەوتانەی کە لە دەستور بەر هەرێمی کوردستان کەوتووە بەدەستی بێنی. بەڵێ بەڕێز هیوا بۆ پارتێکی سیاسی بوونی مەرجایەک و بوونی یەکدەنگی یەک بڕیاری تا چەند گرنگە ئێستا پارتی دیموکراتی کوردستان پێشمەرگەیەکی وەک سەرۆک بارزانی هەیە کە مەرجایەکە هەم بۆ حیزبەکەی هەم بۆ نەتەوەی کوردیش بوونی کەسێکی ئاوا بۆ حیزبێکی سیاسی تا چەند گرنگە نەک هەر کەسە و لە ڕاستی خۆیەوە قسە بکە و بڕیار بە بەڵام کەسێکەیە بڕیارەدا و قسە ئاکات. سەرۆک بارزانی بۆ خۆی ڕەمزێکە لە ڕەمزە هەرە جوانەکان و بەهێزەکانی گەلی کوردستان من نامەوێت سەرۆک بارزانی بێنمەوە ناو چوارچێوەی پارتی بەتەنها بارزانی بۆتە ڕەمزێک بۆ هەر چوار پارچەی گەلی کوردستان و ئێمە پێمان لە پارتی گەورەترە و پارتیش پشتی بە سەرۆک بارزانی قایمە و هەروەک جەنابیشیان ئومێدی زۆر بە ئەندامان و بە لایەنگیران و بە حزب هەیە لە بە جەماوەری حزب پارتی هەیە بۆ پشتیوانیکردنی لەو سیاسەتانەی کە دای دەڕێژێ بەڵام ئەوەی سەرۆک بارزانی شتێکی ترە یعنی ئێمە زۆر لەوە گەورەتر حسابی بۆ دەکەین لە چوارچێوەی حزبێکدا هەر بۆیە شەکاتی خۆی لە بۆ سەرۆکایەتی هەرێمی کوردستان کە هەڵبژاردننی ڕاستەوخۆ لە نێوان خەڵکی کوردستان کرا بۆ هەڵبژاردننی سەرۆک پارتی وێکێتی ئەو کاتە بەیەکەوە یەک لیز بووین بە هەردوو لامان 59 لە 159 دەنگەکانمان هێنا بەڵام وەکو سەرۆک بارزانی بە تەنها خۆی لە 170 دەنگەکانی هێنا کە دەڵم بە تەنها بە دڵنیایی هەموو حیزبولانەکانی تریش دەنجیان پێیدا و دەچێتیش دەنگی پێیدا و بەڵام بەڕاستی مەسەلە کەسایەتی خۆی وەکو ڕەمزێک
وەکو کاریزمایەک ئەمە شتێکە زامنە یان بڵێن زامنی ئەمان و کلیلی ئەمانە بەنسبەت پارتی دیموکراتی کوردستان ئەوە خۆی نهێنیەکە لێرەدا لەم سەرکەوتمانە. بەڵێ پێم خۆشم هەڵە بخۆزمەوە لەبارەی پەیوەندیەکانی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانیش پارتی هەموو کاتێکە و پارتە بووە کە لە زۆر شتی خۆی خۆش بۆ قوربانی داوە لە پێناو یەکریزی نێو ماڵی کورد لە پێناو یەکدەنگی نێو ماڵی کورد و تێک نەچوونی پەیوەندیەکانی لایەنە سیارەمی کورد. ئێستا پەیوەندی پارتی و یەکێتی پەیوەندیکی باشە یان خراپ و پارتی چیەکە بۆ باشتربوونی ئەم پەیوەندیە؟ ناتوانین بڵین پەیوەندێکی زۆر باشە و ناشتوانین بڵین پەیوەندێکی زۆر خراپە. پەیوەندێکە پەیوەندێکی مام ناوەندە لە گفتوگۆ هەیە بەردەوامە تازە شاندی ئێمە سەردانی ئەوانیان کردووە لای سکرتێری گشتی یان سەرۆکی یەکێتی نیشتیمانی لە بەغدا و پەیوەندەکان هەن بەڵام ئەو پەیوەندیە گەرموگوڕانە نینەوەی کە لە پێشووتردا هەبووە و بە هەردوو لاشمان هەوڵ دەین کە پەیوەندەکانمان باشتر بکەین. بەڵام پەیوەندیەکان لە ئاستی دۆخی ئێستای هەرێمی کوردستانان ئەوە وتم ناڵم زۆر باشە بەڵام زۆرش خراپ نییە. پەیوەندەکان هەن بەڵام ساردن هەوڵ دەدرێت کە چارەسەر بدۆزرێتەوە چکە هەممان لە وڵاتێکدا دەژین کە چارە نووسمانیەکە ئەو دەبێ بەیەکەوەش مەسئولانە بڕیار بدەین و بیر بکەینەوە و قەراریش بدەین و بە ئازاتیشەوە بڕیار بدەین بەوەی کە وڵات بەرەو باشتر بڕوە. بەڵێ بەڕێزیوە ئەحمەد مستەفا داوی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان لاولێرۆ لەگەڵماندا بووی. سوپاس بۆ کاتێ بە ئێمەتاندا.